بە بەشداری زیاتر لە 4800 پارێزەر هەڵبژاردنی لقی هەولێری سندیکای پارێزەرانی کوردستان بۆ دەستنیشانکردنی ئەندامانی کۆنگرەی شەشەمی سندیکای پارێزەران بەڕێوە چوو. زیاتر لە 120 کاندید کە دابش بووبنە سەر سێ لیست کێبڕکەی گەیشتن بە کۆنگرەی سندیکای پارێزەرانی کوردستانیان دەکرد کە لەو ژمارەیەدا تەنها 47 کەسیان دەیانتوانی ببنە ئەندامی کۆنگرە. کە ئەندامانی کۆنگرە دەڕۆن لە سەرجەم لستەکان هەمویان ئامانجیان بەرزڕاگرتنی پیشەی پارێزرایەتیە و سندیکای پارێزەران ببێتە سندیکایەک نەک تەنها ئومێد بۆ ئەندامانەکانی خۆی بەڵکو سندیکا ئەرکێکی نەتەوەی نیشتیمانیشی لەسەر شان هەیە کە ئەویش ئەمڕۆ هەرێمی کوردستان دەبینین ڕەنگە لە ناوخۆ و لە دەرەوەش کۆمەڵک کێشە هەیە ڕوبەڕووی هەرێم بۆتەوە پێویستە سندیکای پارێزەران سندیکایەک ببێتە جێی ئومێدی هەموو خەڵک. کێبڕکەی گەیشتن بە کۆنگرەی سندیکای پارێزەرانی کوردستان لە شاری هەولێر لە نێوان سێ لیست بوو کە بریتی بوون لە لیستی برایەتی کە یەکێتی و پارتینە، لیستی پیشەیی پارێزەران کە گۆڕان و یەگرتوو کۆمەڵن، هەروەها لیستی ماف و دادوەریش کە کۆمەڵێک پارێزەرن. پارێزەرانی بەشدار بووش لە پرۆسەی هەڵبژاردنەکەش ڕایدەگەێنن دەیانەوێت دەنگ بەو کەسانە بدەن کە لە خەمی باشترکردنی سیستەمی پارێزەرایەتین لە داهاتوودا. سندیکای پارێزەرانی کوردستان سندیکایەکی زۆر گرنگە و نوێنەرایەتی چینێکی هۆشیار و باڵای کۆمەلگەی کوردستانی دەکات. بۆیە ئەم سندیکا هەوڵەدات کۆنگرەکانی لە کاتی خۆی ئەنجام بدا، لە ڕابردوودا نەیتوانی و لە کاتی خۆی ئەنجام بدا و کۆنگرەی ئەم ساڵیش کە بڕیارە لە داهاتوودا ئەنجام بدرێت دیسان زیاتر ماوەی ساڵێکی بەسەرچۆ لە ماوەی خۆی. بۆیە پارێزەران فشاری زۆر خستە سەر سندیکا کە پێویستە ئەم کۆنگرەی پەلە لە ئەنجامدانی بکرێ، بەڵام بیر و ڕادجیاوازە سیاسیەکان کە کەوتووەتە ناو سندیکا بۆ هۆی ئەوەی کە پرۆسەکە دوا بخرێت تا ئەمڕۆ پرۆسەی دەنگدان بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە بەڕێوە چووە. کۆتا کۆنگرەی سندیکای پارێزەرانی کوردستان لە ساڵی 2013 بوو. بڕیارە لە کۆتایی ئەم مانگەدا شەشەمین کۆنگرەی سندیکای پارێزەران بە بەشداری 92 ئەندام ببەستێت کە لقی هەولێری سندیکاکە 47 ئەندام و سلێمانی 24 و دهۆک 16 و کەرکووک 4 و هەڵەبجەش 1 ئەندامیان بۆ دیاری کراوە. بەڵام پێناچی ئەو پرۆسەیەش بێت دەستوەردانی حیزبەکانی دەسەڵات تەواو بێت چونکە خوڕقاتەکانی پارتی و یەکێتی پارێزەرانی نیگەران کردبوو. بەشێک لە کادیرانی تری یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بەبێ ئەوەی پارێزەر بن هاتوونەتە ناو هۆڵەکانی هەڵبژاردن و تەهمیش خەڵک دەکەن، بە خەڵک دەڵێن دەنگمان پێ بدە، یعنی ئەمە پێچەوانەی یاسایە ناکرێتن چونکە لە ئێستا دەکاتی بەڕێوەچوونی پرۆسەکەیە. بۆیە ئێمە چاودێری سەری دۆخەکە دەبین و لە داهاتووشدا هەر شتێک بینین قسەی زیاتری لەسەر ئەو بابەتانە دەکەین. بەهۆی کشانەوەی لیستی پیشەیی پارێزەران و لیستی ماف و دادوەری لە سلێمانی و کەرکووک و دهۆک هەڵبژاردن بۆ ئەندامانی کۆنگرە لەو شارانە ناکرێت. لیستی برایەتی کە یەکێتی و پارتین دەتوانن ڕاستەخۆ ئەندامانیان بۆ کۆنگرە بنێرن. هاوکات دەبێ هەفتەیەکی تر سندیکای پارێزەران وادەیەک بۆ کۆنگرە دەستنیشان بکات بۆ ئەوەی گفتوگۆ لەسەر بەرنامەی کاری سندیکا بکرێت و دواتریش کاتێک دیاری بکرێت بۆ هەڵبژاردننی سەرۆک و ئەندامانی سندیکای پارێزەران کە ژمارەیان 11 کەسە. وەلی سەلیم، کەناڵی ئەسمانی پێم، هەولێر.